بەناوی خۆی بەخشندەی میرەبان سڵاو و ڕەحمەتی خۆی پەروەردگارتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەگەمەوە. هەڵبەتە لە هەفتەی ڕابردوودا ئەنجومەنی نوێنەرانی عێراق دوای چەندین گفتوگۆ و دانیشتنی تایبەت و هەوڵ و تێکۆشانی پەرلەمانتاران دوجار هەوڵیاندا کە بودجەی عێراق پەسەند بکرێت. لەو نێوەندەشدا کورد کە زیاتر لە 4 ساڵە بەدەست قەیرانی داراییەوە ئەناڵێنێت، فەرمانبەرەکان، مامۆستایان، موچەخۆرانی هەرێمی کوردستان، هێزی پێشمەرگە چاوەڕوانی پەسەندکردنی بودجەیان نەکرد لە مەساڵحی موچەخۆران و مامۆستایان و فەرمانبەران و پێشمەرگەدا بێت بە پێی لێدوانی چ لیژنەی دارایی پەرلەمانتارانی لیژنەی دارایی چ پەرلەمانتارانی کورد لە بەغدا ئەوە دووپات دەکەنەوە کە ئەوان هەوڵ و تەقەلای خۆیان داوە و ئەم ساڵی پارە دەبێت بۆ مامۆستایان و موچەخۆران، بەڵام کۆمەڵی لێکەوتەی سیاسیش لەو نێوەندەدا وەکو گەمەیەک لەو نێوەندەدا هەمیشە لە نێوان کورد و واتە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندا هەمیشە سپەیسێک هەیە کە زۆر کات خەڵکانی هەرێمی کوردستانی مەویس کردووە. ئایا ئەو ڕێگریانەی کە ساڵانی پێشوو دروست بوون و کۆمەڵە دۆسەی سیاسی کە دروست بوون دوجار کاریگەری لەسەر موچە و بژێوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دانا، تا چەند ئەمانە بۆ ئەم ساڵی بودجەی عێراق دروست نابنەوە، تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەو هەوڵانی پەرلەمانتاران و لیژنەی دارایی و پەرلەمانتارە کوردەکان دای حکوومەتی هەرێمی کوردستانیش چەند هەنگاوێک دەچێتە پێش بەوەی کە کۆمەڵێک مەرج دانراوە و قسە و باسیش دەکەین لەوەی کە ئایا گرنتی هەیە کە جارێکتر لە نیوەی ڕێگەدا بودجە و موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەوەی کارتی سیاسی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندەوە دوجار نەسووتێنرێت. من هیچی تر کات بە پێشەکێکەکەمەوە ناکوشم لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز ڕێباز حەسەن ئابووریناز شەنوکەوی بابەتی پەسەندکردنی بودجەی عێراق و لێکەوتەکانی لە هەرێمی کوردستان و ئەو چاوەڕوانیانەی کە فەرمانبەران هەیەە لە پەسەندکردنی بودجە و لێکەوتەکانیشی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە چی لێ ئەکەوێتەوە. کاک ڕێباز سپاس بۆ ئامادەبوونت لە سودۆکارمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانی. ئەمەوێت بپرسم دوجار پرۆژه یاسای بودجەی 2019 پەسەند کرا، ئەمەوێت خوێندنەوەی بەڕێستان بزانم لەو بارەوە ئەم بودجەیە تا چەند بە پێی خوێندنەوانەی بۆی کراوە و پێی دەوترێت بودجەیەکە لە مەساڵحی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستانە لە دوای 4 بۆ 5 ساڵ قەیرانی دارایی و سکەڵ گوشینی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. فەرموو. بەڵێ، سڵاوی خوا لە ئێوە و لە بینێرانی بەڕێز و سپاس بۆ میوانداریتان. وەکو لە پێشەکە جەنابەت باست کرد، هەر لە هەموو کاتێکدا ئابووری و سیاست تێکهەڵچێشی یەکتر کراوە و دوو ڕوو یەک دراون، واتە ئابووری بەستراوەتەوە بە سیاستش بەستراوەتەوە بە ئابووری و وەکو خۆمان دەبینین ئێستاکە لە هەموو جیهاندا شەڕی سیاسی بە ئابووری دەکرێتن، واتە ئابووری هەیمەنەی ئابووری تەحویزی و قەرەبووی سیاسی پێدەکرێتەوە. ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە عێراق ڕوویدا دەتوانین بڵێن وەکو ئینشائی و قانونی موازنەی 2019 عێراق شتێکی باشە، شتێکی لێ سەوز بووە، موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان تێدا مەیوز نەبوونە، بەڵام لە ساڵانی ڕابردووشدا وەک بینیمان ئەو بابەتانەی باز دەکرا لە موازنە جێ کرابووە، بەڵام ئەو کاتە لەبەر چێش بە چێشمی سیاسی و ئەو پێشهاتە سیاسیانەی کە هاتە پێشەوە لە بەنسبەت هەرێمی کوردستان و عێراقەوە، ئیتر ئەو موازنەیە ئەو یاسای بودجەیە وەکو خۆی نەدەچۆ بواری جێبەجێکردنەوە. خۆشمان دەزانین هەموو کات یاسا
حکوومەتەکان دەری دەکەن پەرلەمانەکان دەری دەکەن کاتێککە کێشەیەکی سیاسی دێتە پێشەوە لەوانەیە پشت بەو یاسایە نەبەستەیان ئەو یاسایە فەرامۆش بکرێتن ئەوەی ئەم ساڵەکە لە پەرلەمانی عێراق ڕوویدا شتێکی باشە دەستخۆشی لە ئەندام پەرلەمانە کوردەکان دەکەین کە هەوڵ و ماندووبوونەشی زۆریان کرد شەونخونی زۆریان کرد بۆ ئەوەی مافەکانی خەڵکی کوردستان بچەسپێ بەڵام لە هەمان کاتیشدا بیرمان نەچێ مەرجیشەیە ئەو مەرجانەش دەبی جێبەجێ بکرێ اینجا حکوومەتی عێراقی زۆر دەبێت بە پێدانی بەشە بودجێ بەڵام کاک ڕێباس شایستە داراییەکان لە مادەیدا بڕگەی جیم ئاماژە بۆ کراوە کە دەبێت موچەی فەرمانبەران و پێشمەرگە ڕەوانە بکرێت ئەگەر حکوومەت یاریمی کوردستانیش نەوت نەنێرێت ئەم بڕگەیە ئایا حکوومەتی ناوەندی پێ ئیلزام کراوە کە دەبێت هەر بینێرێت؟ بەڵێ وەکو پێشتر باسمان کرد ئیلزام کراوە بەڵام ئایا بەیانی گە کێشەیەکی سیاسی هاتە پێش حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندەوە ئایا حکوومەتی عێراقی پابەند دەبێت بەو ئیلزامەوە ئەوە ینی ناتوانین گرنتی 100% بدەین وەکو ساڵانی ڕابردوو کە گرێتی نەبوو لە بۆ ناردنی بودجە بەڵام ئەوەی ئێستا لە ئەو ساڵەکە لە قەوسێکە کاک ڕێباس ینی مەبەستەوەیە کاک ڕێباس ببوورە لە قەوسێکە ینی ئەمە پرۆژە یاسایە پێویستی بە ڕێکەوتنی سیاسیش هەیە؟ بە تاکید هەموو پرۆژە یاسایەک پێویستی بە ڕێکەوتنی سیاسی هەیە اینجا دەمیز ئەوە بڵێم ئەوەی ینی هەستی پێدەکرێت لە پشتی یاسای بوو زۆرێک لە جۆرەکان ڕێکەوتن هەیە ڕێکەوتنی لەسەر کراوە بۆیە ئێستاکە کە وەکو جەنابەت باسی کرد باسی لە بڕگەی جیم باسی وەی کراوەکە حکوومەتی عێراقی پابەند دەبێت بە ناردنی بەشە موچەی فەرمانبەران و موچەخۆرانەوە ڕاستە ئەوە ئیلزام کراوە بەڵام ئەگەر حکوومەتی هەرێم ئامادە نەبی نەوتەکەی تەسمیلی ئەو 250,000 بەرمیلەی تەسمیلی سۆمۆ کرێ احتیمالی هەیە تۆزێک ئەنی ئەو بڕەپارەیە بە تەواوەتی نیەتن ئەو حەقی ئەو 250,000 بەرمیلەیە لەو پارەی فەرمانبەرانەوە بژێردرێ قسەکە بوو یعنی مەتاتیە ئەو بڕگەیە مەتاتیە بەڵام دواتر قسەیان کرد لەسەر ئەوە ڕوونکردنەوەیاندا وتیان نەخێت لە موچەکە نایبڕین ئەگەر نەشینات لە موچەکە نایبڕین لە تەشغیلی دەیبڕین لەو بابەتانەی کە لە خارجی موچەنە لەوێ دەیبڕین بۆیە ئێستاکە باشترین حل ئەوەیە باشترین چارەسەر ئەوەیە حکوومەتی هەرێم ئەو 250,000 بەرمیل نەوتێ ڕۆژانە تەسمیلی سۆمۆکە چونکە لە کات ئەگەر حکوومەتی عێراقی ئەو پارەی ئەو 250,000 بەرمیل نەوتە ببڕێ لە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان دوو جار زەرەرەتی یەک بڕینەکەیەتی دوو بە سەعری سۆمۆیە چونکە سۆمۆ وەکو دەزانێت سۆمۆ گرانتر نەوت دەفرۆشێ لە هەرێمی کوردستان چونکە شەریکەیەکی معتەریفە و دانی پێدانراوە بەڵام ئەو شێوازی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان نرخەکەی کەمترە بۆیە ئەگەر تەسمیری بکاتن زۆر باشترە ئەو ئیقتتاعاتەی کە باسیش دەکرێتن لەوانەیە دەستکاری نەکرێتن زۆر باشە بەشێک لە پەرلەمانتارە کوردەکان و مەبەستم پەرلەمانتارانی پەرلەمانی کوردستانە بازەوە دەکەن کە ئەم پرۆژەیاسە چەند خاڵێک گۆڕانکاری تیاکراوە کاریگەری ئەو تۆی نابێت و تەسەووریش ناکەن کە ئەمە بە قازانجی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بشکێتەوە ڕای بەڕێزت وەکو ئابووری ناسێک ئایا لە بودجەی 2019 بەڵێ بڕگەی باشی تایە و ئیلزامبوونیشی وەکو بڕگەی یاسایی تێدایە بەڵام گومان هەیە لەوەی کە بچێتە بواری جێبەجێکردنەوەکو بەشێک لە پەرلەمانتارانی کوردستان ئاماژە بۆ دەکەن ئایا گومانەکەوەیە کە حکوومەت یاریمی کوردستان نێتی باشی نییە یاخود نێتەکە لە ناوەندەوە خۆی خراپە بەڵێ ئێمە باش نییە پێشوەختە بڕیاری لەسەر بدەین ئەوەی دەیبینین
لە ساڵانی ڕابردوو باشترە ئەوەی دەیبینین ئیلزامی لە ساڵان وەکو ساڵانی ڕابردوو نیە ئیلزامی تێدایە ئێمە وەکو زۆرینەی هەرە زۆری خەڵک بە شێوەیەکی ئیجابی دەیبینین بەڵام دەبی چاوەڕێ بکەین ئایا حکومەتی هەرێم پابند دەبێت بەو مەرجانێکە حکومەتی بەغدا سەپاندوێتی ئەگەر پابند بێ من قەنەعاتم وایە وەکو خۆی جێبەجێ دەکرێتن لەبەرەوەی هیچ لەم پەرێک نەماوە ئەمە هەموو ڕێگاکان تاقی کراوە حکومەتی هەرێم ئابووری سەربەخۆ نەفت فرۆشتنی سەربەخۆی تاقی کردەوە هەموو ڕێگاکانمان تاقی کردەوە بینیمان لە ساڵانی ڕابردوو خەڵکی کوردستان لە نەهامەتێکی زۆر زۆر گەورەدا بوو لە نەبوونی موچە لە نەبوونی خزمەتگوزاری و نەبوونی پرۆژەکان و ئێتر سەرجەم سێکتەرەکان پەچی کەوتەوە ئێستاکە باشترین چارەسەر ئەوەیە حکومەتی هەرێمی کوردستان ڕێکەوێ بۆ ئەوەی ئەو ژێرخانە ئابووری لە چەند ساڵی ڕابردوودا ئیشی لەسەر نەکرات تەپی بەرزی کاتەوە بنیە تاحتێکی اقتصادی باش دروست کاتن لە چەند ساڵی داهاتوودا بۆ ئەوەی هەر کاتێک لە داهاتوودا بڕیاری سربەخۆی ئابووری درا ئێمە نەکەوینە ژێر پێیان بەو شێوازەیە کە لە ساڵانی ڕابردوو بینیمان سەرجەم سێکتەرەکان ببوژێنینەوە لە کشت و کاڵ و لە گەشت و گوزار و لە پیشەسازی بۆ ئەوەی ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان بڕیاری ئابووری سربەخۆدرا تەنها یەک سەرچاوی داهاتمان نەبی کەنەوتە ئەوە بڕیارێکی زۆر زۆر هەڵەیە هەر وڵاتێک 1970 زیاتری پشت بە یەک سێکتەر بەستێ لە بواری ئابووریدا هەرگیز سەرکەوتو نابێت. زۆر باشە وەکو لە دوای پەسەندکردنی بودجەی 2019 بەشێک لە پەرلەمانتاران بازەوە دەکەن کە ئەم بودجەیە گرفتی بۆ فەرمانبەران و موچەخۆرانی تێدا نییە بەڵام ئەمان تۆپەکەیان هەڵداوەتە ساحەی حکومەتی هەرێمی کوردستانەوە تێڕوانینی بەڕێزت بۆ ئێستای دەسەڵات و دەستڕۆیشتی و حکومەتی هەرێمی کوردستان و دیدی ئابووریانە بە تایبەت خودی وەزیری دارایی حکومەتی هەرێمی کوردستان بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانە و دوجار بەهەڵ قۆستنەوەی ئەم بودجەیە بۆ جارێکتر بوژانەوەی چ هەرێمی کوردستان چ فەرمانبەران بەڕای بەڕێزت حکومەتی هەرێمی کوردستان تەقەبولی گۆڕانکاری ئەم بودجەیە دەکات؟ بەڵێ وەکو لە تۆزێ بەر لە ئێستا ئاماژەمان پێکرد ئەوەی نووسراوە لە بودجەدا شتێکی باشە شتێکی ینی جێگیر کراوە ئیلزامیە لە بۆ فەرمانبەران لە بۆ حتا بژانەوەی ئیستثمار لە هەرێمی کوردستان ئەوەی بەپێی ئەو زانیارانەی کە هەنە و بەردەست کەوتووە تا ڕادەیەک گەشتبینیەک بە حکومەتی هەرێمی کوردستانی شەوە دیارە پێشووتر پێش ئەوەی بودجە ڕەژنووسەکەی ئامادە بکرێتن و بخرێتە دەنگدانەوە هەست دەکرێت هەست بە ڕێکەوتنێک دەکرێت لە نێوان هەرێمی کوردستان و حکومەتی ناوەندیەوە بۆیە لەسەر 250,000 بەرمیلەکە ڕێککەوتون بڕیار بوو هەر هەموو نەوتەکەی هەرێمی کوردستان تەسمیری کۆمپانیای سۆمۆ بکرێت بەڵام بەپێی زانیاریەکان حکومەتی هەرێم داوای کردبوو شایستە داراییەکانی کۆمپانیاکانی نەوت بدرێت بەڵام حکومەتی ناوەندی ئامادە نەبووە ئەو شایستە دارایانە تەسمیری حکومەتی هەرێم کاتن و حکومەتی هەرێم تەسمیری کۆمپانیاکان کات بۆیە لەسەر 250,000 بەرمیل ڕێککەوتون کە تەسمیری کۆمپانیا سۆمۆ بکرێت 120,000 بەرمیل دەمینێ ئەوە ڕۆژانە حکومەتی هەرێم دەتوانێت تاویزی کۆمپانیەکانی پێ بکاتەوە و ئەو مشتەقاتانێک کە لە ناوخۆش دەتوانێت بەکاری بێنێ ڕۆژانە تێدا دەرباز بێت بۆیە گەشتبینیەک تا ئاستێک گەشتبینیەک دیارە لە هەم لە خەڵکەوە هەم لە پەرلەمانتارانەوە چکە ئەو ئەمە لەگەر بەشێک لە پەرلەمانتارەکان گفتوگۆ کراوە گەشتبین بوونە لەو لە ئامادەکردنی ڕەژنووسەکە لەگەر پەرلەمانتارانی تری لیستە جیاوازەکان لە کۆبوونەوەکاندا گەشتبینیەکی باشیان پێوە دیار بۆەوە ئەو لێدوانانەیە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە حکومەتی هەرێم و وەزارەتی داراییشەوە دەدرێ گەشتبینیەکی پێوە دیارە بەو هیوایەن بە هەموو لایەک هاوکار بین بۆ ئەوەی
ئەم ڕەوشە خراپەی کە لە ساڵانی ڕابردوو هەرێمی کوردستان پێدا تێپەڕی دووبارە نەبیتەوە. زۆر باشە. بڕیارە سبەینێ کە دەکاتە ڕۆژی یەکشەممە حکوومەتی هەرێمی کوردستان کۆ ببێتەوە تایبەت بە پرۆژە یاسا و بودجەی 2019 و ئەو پشک و پارەی کە بۆ هەرێمی کوردستان دیاریکراوە و راپۆرتێکیش لەلایەن وەزارەتی داراییەوە لەلایەن خودی وەزیرەوە ئامادە کراوە سەبارەت بەم پرۆژەیە. ئەمێ بپرسم سبەینی ئەم کۆبوونەوەیە بڕیاری تێدا دەدرێت ئایا پابەت من بەو بڕیارەی ناو پرۆژە یاساکە و بە هەمان شێوازی بەرگە و مادەکانی پرۆژە یاسای بودجەی 2019 حکوومەتی هەرێمی کوردستان لەمە و دوا مامەڵە دەکات یاخود تەنها ئەمەش هەر وەکو کۆبوونەوەکانی تر هیچی لێ سەوز نابێت؟ بەڵێ وەڵاهی وەکو باسم کرد چاوەڕوان دەکرێت بڕیاری باشی تێدا بدرێت ئەو کۆبوونەوەی سبەینێکەش لەبەر ئەوەی هەموو ڕێگاکان گیراوە، ینی هیچ ڕێگایك لە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان نەماوە. ئیتر خەڵکەکەی لە ساڵانی ڕابردوو تووشی و نەهامەتیانە بوونە لە سایە بڕیاری ئابووری سربەخۆوە. بۆیە چاوەڕوان دەکرێت بەو هیوایەشین چاوەڕوان دەکرێت بەیانی بڕیاری یەکلاکەرەوە لەو بارەیەوە بدرێتن، خەڵکی کوردستان تۆزێک دڵی خۆش بێتن بەو بڕیارانەی کە ئیشە بۆ هیوایەن دەربچیتن. چونکە ئێمە لە ڕابردوودا سەرجەم سێکتەرەکان وەکو باسم کرد پەچی کەوت، هەتا ئیستیسمار و موچە و خزمەت گوزاری و لە هەموو ڕۆکانەوە هەرێمی کوردستان پەچی کەوت. ئێستا کە باشترین چارەسەر ئەوەیە لەگەر حکومەتی ناوەند ڕێکەوی بۆ ئەوەی بوونە تاتێکی باش دروستکەیت و لە چەند ساڵی بێتن خەڵکەکەت ببژێنیتەوە ئەو سێکتەرانەی کە پەشی کەتبوو ئەوی لە ڕووی شەقام و خزمەت گوزاریەوە بیبژێنیتەوە. من پێم وایە بۆ هیوایم بە پێی ئەو زانیاریانە و یان پێشبینیانەی کە هەیە بۆ هیوایەن بڕیاری باش بدرێتن. چاوەڕێژ دەکەین تا سبەینێکە بزانین چ بڕیارێکی لێوە دەدرێت. باش، ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ڕێک نەکەوت و پابەند نەبوو پێوەی لێکەوتەکەی چی دەبێت؟ لێکەوتەکانی دەتوانم بڵێم لە بەخۆی پێش ئەوەی بچمە سەر لێکەوتەکان بیدایەتی هەست بەوەی دەکرا سەرەتا لە چەند مانجە ڕابردوو هەست بەوەی دەکرا نیەتەکێ لەلایەن چەند کاربەدەستێکی حکوومەتی هەرێم کە لەگەر بەغدا ڕێک نەکەون ئەوانە مستەفید بوون بۆ ئەوەی ئەو ڕەوشە بەردەوام بێتن. بەڵام دواتر سوپاس بۆخوا ئەو ڕێکەوتنەی لەسەر بودجە لێکەوتەوە. ئێستا کە ئەگەر حکوومەتی هەرێم ڕێک نەکەوێت لەگەڵ بەغدا ساڵانی ڕابردوو بە چ شێوازێک بە چ تەریقەیەک حکوومەتی هەرێم بەو ڕەوشە ئابووریە خراپەدا تێپەڕیا لە ساڵانی بێ زۆر خراتر دەبیتن لەبەر ئەوەی ئەو باسی ئەو 370 ملیار دینارێک کە دەکرا حکوومەتی ناوەندی لەوانەیە ئەویش نەنێریتن ئەگەر حکوومەتی هەرێم پابەند نەبێتن یان ئەو پرۆژە یاسایە ڕەفزکاتەوە. بۆیە حکوومەتی هەرێم ناتوانێت بەو شێوازەی ئێستاش موچە دابیم کاتن کە هەر پاشەکەوتی تێدایە. بەڵام ئەگەر ڕێک بکەوێت دەتوانێت لایەنی کەم موچەکە چاپکاتن کە لایەنی کەم موچەکە چاپکاتن هەندێک حرەکە دەکەوێتە ناو بازارەوە لە کۆمەڵی سێکتەری تر و پاشانەکە دەتوانین لە سێکتەرەکانی تریش گەشەی باش بەخۆ ببینێتن لە ڕووی سیاحەتەوە، لە ڕووی پیشەسازیەوە، لە ڕووی زراعەتەوە. ئیتر ئەگەر بەهویان ڕێک بکەوێت با ئێمە لایەنە سلبیەکەی وەرنەگرین لایەنە ئیجابیەکەی سیر بکەین. بەڵام ئەگەر بێگومان ئەگەر نزیکە بینەوە کاک ڕێباز لە 5 ساڵانی ڕابردوو چۆنمە کاک ڕێباز ئێمە نزیک دەبینەوە لە نزیک بە 5 ساڵ بە سیستمی پاشەکەوتی موچە و سیستمی سکەڵگوشینی فەرمانبەران و موچەخۆران و بە گشتیش هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەتاوەکو وترێ سقوتی
دارایی هەرێمی کوردستانی لێکەوتوتەوە و زۆرترین پرۆژەی ئابووری و گەشەسەندنی ژێرخانی ئابووری لە هەرێمی کوردستان ساقط بووە. ئێستا کۆمەڵی هەنگاو لە ڕێگەم پرۆژە یاسای بودجەی 2009ەوە هەنگاوێکی باشە. حکوومەت هەرێمی کوردستان ینی پلانی لەمە بە قووەتری ئەبێ ئەگەر ئەمە ڕەفزکە پلانی بە قووەتر و بەدیلی هەیە ئەگەر هاتووە ئەمەی ڕەفز کرد شتێکی باشتر بۆ هاوڵاتیەکانی خۆی بکاتە بەدیل. من پێم وایە هیچ پلانێکی بەدیل نییە. بەخۆی هەر کاتێک لە هەر حکوومەتێک هەر هەنگاوێک دەنێ پلان ئای پلان بی پلان سی دادەنێتن لە ئەگەری ڕوبەڕووبوونەوەی هەر ژیر و گرفتێک. بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردوودا ئەو بڕیارەی سەربەخۆی ئابووریدا بەبێ پلان بی و سی بۆیە کەتینە ناو دۆخێکی ئاواوە. ئێمە کاتی خۆی کە سیستەمی پاشەکەوتی موچە ڕاگەیەندرا ئەو باز لە سێکتەرەکانی تر ناکەین کە ئیسtismار و سەرجەم سێکتەرەکان پەچی کەوت بەس تەنانەت باز لە موچە دەکەین کە پەیوەستە بە ژیانی زۆرینەی خەڵکەوە دەتوانین بڵێن زۆرینێ بەشێکی زۆر لە خەڵکەوە. کاتێک کە پاشەکەوت ڕاگەێنرا نرخی نەوت وەکو بینیمان بیرمانە باش دابەزی بوو گەیشت بۆ $20 و $25. گوایە ئەگەر نرخینەوە بەرز بیتەوە ئێمە دەتوانین سیستەمی پاشەکەوت چاکەین و دەستکاری بکەین. بەڵام بینیمان نرخینەوەت بەرزیش بووە دەستکاری ئەو سیستەمە هەر نەکرا. بۆیە بڕوام وایە ئەگەر هەر پلانێکی تری حکوومەت بەدیلی هەبایە ئەنجامی دەدا لە 5 ساڵی ڕابردوو. بۆیە هیچ پلانێک بەدی ناکرێت. ئەگەر هەبیتن بەو هیوایەن لەوەی باشتر هەیە ئێمە لەسەر ئابوووریەکی تۆکمە و سربەخۆ لەسەر پێی خۆمان بوەستین لەوە باشتر نییە وابزانم. ئەگەر هەبوایە بیانتوانی باە لە ڕابردوودا دەیان کرد بەڵام کە نەیانتوانیوە لە ڕابردوودا بیکەن پێویست ناکاتنی ئیتر وەزعی خەڵک لەوە خراتر بێتن و لە ساڵانی داهاتوشدا بە هەمان ڕەوشدا تێپەڕین. زۆر باش کاکرێ باس بەڕێز وەکو ئابووری ناسێک ئەگەر هاتوو وەکو بەڕێزت باست کرد ئەمان بەدیلیشان نییە بەدیلی نەبی نەسی ناوەیان دانە ناوە. ئەگەر هاتوو ئەمەش نەیانتوانی مامەڵەی یاسایی و مامەڵەی دارایی لەگەڵ ئەم پرۆژە یاسایی بکەن و ڕەفز کرا. دوجار ینی ئەتوانین بڵین دۆخی هەرێمی کوردستان بەچ ئاقارەکە ڕوا دۆخی هاوڵاتیان دۆخی موچەخۆران دۆخی پرۆسەکانی ژێرخانی ئابووری دۆخی ئەمنی قەومی دۆخی بێگومان کە دۆخی ئابووری شڵەژانی تێکەوت جارێکی تر ئەمنی قەومی شڵەژانی تێکەوێ وەمانگرتن و ناڕەزایەتیەکان زیادەکەنەوە. حکوومەت هەرێمی کوردستان بیر لەمە دەکاتەوە لێککەوتەی خراپی دەبێت ئەگەر پەسەندی نەکات و پلانی بیوسیەکەشی بەقوەتر نەبێت لەمەی کە ئێستا لە پرۆژە بودجێ عێراقدا دەیبینین. ئەوەی ئێمە دەیبینین هیچ وەکو وتمان هیچ ڕێگە چارەیەک نییە و بێگومان ئەگەر ئەو دۆخە بەردەوام بیتن خەڵک ئێستاکە تۆزێک بە گەشتبینیەوە دەڕوانتا چەند مانجی بێتن لە حکوومەتی هەرێم ئەو نەوتە ڕادەستکاتن و حکوومەتی بەغدا بەشە موچە و بەشە بودجەی هەرێمی کوردستان بنێریتن خەڵک گەشتبینیەکی پێوە دیارە. بەڵام ئەگەر بکەوێتە ڕەشببینیەوە بێگومان ئەوە دۆخەکە چیتر وابزانم قبوڵی ناکاتن خەڵک ناتوانیتن لەسەر پێ خۆی بوەستیتن ئەوچکە لە ڕابردوودا ئەوەی خەڵک کۆی کردبووە ئەوەی توانی ئەوەی لە ماڵەوە داینابوو هەمووی هینا دەرەوە و خەرجی کرد و ئەو موچەیە کە وەری دەکرد بەشی ژیانی ڕۆژانەی خۆی تەواوی نەدەکرد بەشی کرێخانوەکەی نەدەکرد. ئێتر خەڵک ئێستا کە بە ئومێدەوە سەیری بەیانی و دوو بەیانی و مانجی بێتن دەکات. بەڵام ئەگەر بکەوێتە ڕەشببینیەوە بێگومان ئەوە ئەرچی هەموو خەڵکی کوردستانە ئەرچی لایەنە سیاسیەکانە ئەرچی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە ئەرچی مامۆستایانی زانکۆ و ئابووری ناسان و سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان و خەمخۆرانی ئەو وڵاتەیە بۆ ئەوەی فشارێک بخەنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە بەدیلمان دەوێت ئەوە خەڵک تا ئەوە هاوڵاتی تا تۆش حکومڕانی ئەرچی حکومڕانیەتی
هەر وڵاتێک ئەوەیە ژیانێکی شایستە و شەرەفمەندانە لە بۆ هاوڵاتیەکانی خۆی دابین بکاتن. ئەگەر هاوڵاتیەکانی خۆت دەتوانین ژیانێکی باشیان بۆ دابین بکەی فەرمووی ئێمە خەڵکی کوردستان هیچی ناوێتن یانی چی دەوێتن ژیانێکی ئاسوودە و کامەرانی دەوێتن و ئەگەر نا پێویستە فشارێکی باش بخرێتە سەر ئەو حکومەتە ڕێگە چارەیەکی بەدیل بدۆزێتەوە بۆ ئەوەی ئەو دۆخە بگوازێتەوە بەرەو دۆخێکی باشتر ئینجا چۆنە تۆ ئەگەر حکومڕانی دەبی بیر لەوە بکەیتەوە کە بەیانی هاوڵاتیەکانت تووشی برسێتی و نەهامەتی بن لەوانەیە ڕێگا هەموو ڕێگایە بگرن بەڵێ ئێمە ئەمنی قەومی لەسەروی هەموو شتێکەوە ئێستا ئەمنی قەومی ئێمە خۆراک چێ بەشێکە لە ئەمنی قەومی خۆراک هەرچی خۆراکت هەیە ئێستاکە لە دەرەوەی وڵاتەوە دێت لە ئێران و تورکیاوە دێتن پێویستە هەر هیچ نەبیتن بیر لەوە بکرێتەوە لە ساڵانی داهاتوودا ڕێکەوتێک لەگەر حکومەتی بەغدا بکرێت هیچ نەبیتن بڕێک تۆزێک ژێرخانی ئابووریت بەقوتکەی سێکتەرەکانی وەبەرهێنان و پیشەسازیت بەقوت بکەی بۆ ئەوەی ئەوەندە پێویستیت بە وڵاتانی دەرەوە نەبیتن موادی بەسەرچوو موادی خراپی تایبەتت بۆ هەناردەی بۆ وڵاتەکەت بنێرن کە بە خۆیان ئامادە نین بەکاری بینن. زۆر باش. بڕی 450 ملیار دینار بۆ موچەی فەرمانبەران 68 ملیار بۆ پێشمەرگە 120 ملیار بۆ پاراستنی تۆڕی کۆمەڵایەتی و هەرێمیش خۆی 400 ملیار هی فرۆشتنی نەوت و 120 ملیار هیداەتی ناوخۆیە کۆی گشتی ئەمانە زیاترەکە لە تریلیۆنێک دینار. ئەتوانین بڵێین بیانوێک ماوە بۆی پاشەکەوت نەمێنێت؟ لەو ڕۆژەوەی کە حکومەتی عێراقی پەرلەمانی بەغدا ئەو پرۆژە یاسایی پەسەند کردووە بە بڕوای ئێمە هیچ بەهانەیەک نەماوە بۆ بەردەوامبوونی پاشەکەوت بۆ دەبی پاشەکەوتەکە لابدرێ و پێویستە لابدرێ لەبەر ئەوەی هەموو ئەو ڕێگانەی کە ئەو بەهانانەی وجودیان هەبوو لە بۆ بەردەوامی پاشەکەوت نامینێ ئەو بەهانانەی کە هەش بوو و بگرە دەتوانین لە ژێرخانی ئابووریشەوە پەرە لە هەر لە ڕێگەی ئەم پارانەی کە باز دەکرێت ژێرخانی ئابووریشی پێوە تۆزێ ببوژێنینەوە بۆیە بە بڕای ئێمە هیچ بەهانەیەک نەماوەکو پەرلەمانتارە کوردەکانیش لە بەغدا باسی ویان کرد هەر دوای پەسەندکردنی بووجە هیچ بەهانەیەک نەما لە بۆ بەردەوامی پاشەکەوتی موچە و دەبێ لەمە دووە پێویست دەکا ڕێگە چارەیەک بدۆزێتەوە بۆ ئەو موچانەی کە لە ڕابردوودا پاشەکەوتیش کراوە ئێمە بە هیواین خەم لەوەش بخورێتن و گرنگی بەوەش بدرێتن لەبەر ئەوەی خەڵکێکی زۆر پارەی لای حکومەتە و موچەی لێ پاشەکەوت کراوە دەتوانین لە داهاتوودا ئەو شێوازەی کە خەڵکە بووە خانی و فرۆشتووە خەڵکە بووە سیارەی فرۆشتووە لەمە دووە بە پاشەکەوتەکەی قەرەبووی ئەو زیانانە بکاتەوە لە ڕابردوودا لێکەوتووە دانەوەی پاشەکەوتەکەش ئێمە لەگەڵەوەی دانین بە شێوازێک لە شێوازەکان بدرێتەوە تەزەخم بکەوێتە ناو بازار و شڵژاوی بکەوێتە ناو بازار بە شێوازێکی وا بدرێتەوە کە استقرارێکی تەوازنێک لە خواست و خستنە ڕوو هەبێتن بۆ ئەوەی لە هیچ حالەتێکدا نە هاوڵاتیان زەرمەند بن نە حکومەتیش زەرمەند. زۆر باش. بەشێک لە هاوڵاتیان بەشێک لە نووسەران بەشێک لە چاودێرانی سیاسی بەشێک لە مامۆسایان قسەیان لەسەر خودی بەرنامەی کۆبوونەوەکەی سبەینی حکومەتی هەرێمی کوردستانەوەیە کە ڕەخنیانێ دەڵێن دەبواە دانیشتەکەی سبەینێ بەرنامەی سەرەکی دانیشتەکەەوە بواە پلان دابنرێ بۆی کە چۆن پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە بە نایاسایی دروستیان کرد بیدەنەوە بە موچەخۆران و فەرمانبەران نەک دانیشن بزانین ئەم بودجەی کە عێراق دەینێرێت باشە یان خراپە قسە و باسی لەبارەوە بکرێت بەڵکۆ بۆیە پلانی دانیشتنی یەکەمیان بۆ بواە چۆن پاشەکەوت بدەنەوە
ڕای بەڕێز وەکو ئابووری ناسێک ئەم ڕەخنانە تا چەند دروستن؟ هەموو ڕخنەکان بەجێنا بەڵام خۆ ئەگەر پێویست بکاتن پاشەکەوت بدرێتەوە تەمان دەبێت لەسەر ئاساسی ئەو بودجەیە ئەو بودجەیە کە حکوومەتی عێراق پەسەندی کردووە لەسەر ئەو ئاساسە بڕی پاشەکەوتەکەش قسەی لەسەر بکرێ و شێوازی دانەوە و شێوازی تەحملکردنی حکوومەت لە داهاتوودا لەگەڵ ئەو پارەیە کە لە بەغداوە دێتن دەبێت لەسەر ئاساسی ئەو راپۆرتانەی کە وەزیری دارایی و وەزیری پلاندانان ئامادەی دەکەن بەو شێوە لەسەر ئەو ئاساسە بەرنامەدانرێت لە بۆ سێکتەرەکانی تر هەم لە چارەسەرکردنی پاشەکەوتی موچە و شێوازی دانەوەی پاشەکەوتی موچە پێم وابی ئێمە ئەگەر بەیانی بڕیارێکی باش لەسەر ئەو موازنەیە کە لە بەغدا پەسەند کراوە بڕیارێکی باش بدێ من گەشتبینم لە داهاتوودا لەسەر سەرجەم بوارەکانی تر هەم لەسەر شێوازی دانەوەی پاشەکەوتەکە بە چ شێوازێک دەبی ئەوەش لەوانەیە پێویستی بە تەوزیعاتێک بێ ئایا بە چەک دەیدنەوە ئایا بە ئەو هاوڵاتیان هەندێک بەشێک لە هاوڵاتیان قەرزارن وەکو لە ڕابردوودا بینیمان ئەنجومەنی پارێزگا بە هەستا بە بڕیارێک بەڵام جێلێ نەگیرا و نەچۆت باری جێبەجێکردنەوە لە داهاتوودا ئەم بەرنامانە ئەم بابەتانە پێویستە باس کرێ بەڵام ئەولەویەت جارێ ینی خۆ ڕەخنەکان بەجێنە بەڵام ئەولەویەت تۆ ئەگەر شتێک هەبێت اینجا دەبی زەخت بکەیتەوە ئەوەی چارەسەر لە بۆ بوارەکانی تر بەڵام کە شتێک نەبێتن زەختیش بکەیت لە ڕابردوودا زەختیش کرا هیچ هەلێک نەیانتوانێت هیچ هەلێک بدۆزنەوە بۆیە ئەگەر بەیانی بڕیار لەسەر ئەو بودجەیە بدرێ ئەو میزانیە بدرێ من بڕوام وایە لە داهاتوودا بڕیار لەسەر هەم کەرتی وەبەرهێنان پیشەسازی و گەشت و گوزار و کشت و کاڵ و موچەی پاشەکەوت کرا و بەو هیوایان ئاوەڕ لەوانش بدرێتەوە. زۆر باشە. من گەشتبینی باش لە تۆیا بینیم بەو هیوای کە سبەینێش حکوومەت یاریمی کوردستان ئاوا گەشتبینانە دیراسەی پرۆژە یاسای بودجەی 2019 بکات. باشە. کاک ڕێباز ئەمێت بزانم بێگومان معلومی جەنابیشتە چ لە کاتی قەیرانە وەزیری دارایی عێراق لە کورد بوو و ئێستاش کە پرۆژە یاسای بودجەی 2019 تیا پەسەند کرا و وەزیری دارایی هەر لە کوردە و هەردوو جارەکەش لێک لایەنی سیاسیە. بۆچی ئەمانە ڕۆڵ و کاریگەریان نەبینیوە لە تێپەڕاندنی قەیرانی هەرێمی کوردستان یان بۆچی ئەمانە بێگومان وەزیر سنگ و قورسایی خۆی هەیە لە ناو حکوومەتدا بە تایبەت وەزیری دارایی کە سیادیە بۆچی ئەمانە نەیانتوانیوە ئەم دوو وەزیرە و ئێستا بۆ ئەم وەزیرە تازیان جارێ زووە قسەی لەسەرکەین بە تایبەت لە وەزیری پێشووی دارایی حکوومەتی ناوەند ئەمانە تەنا مۆزەفێکن تەنا بۆ وەزیری خۆیان چوون یاخود ئەمە بۆ داکۆکی مافی هاوڵاتیان چوون بۆچی هیچمان لێ نەبینین لیان سەوز بێ و دۆخی دارایی هەرێمی شەڕ لەسەر دۆخی دارایی هەرێمی کوردستان بکەن؟ بەداخەوە ئەوەی ئێمە بینیمانە لە ڕابردوودا پۆستەکان تەنانەت بۆ ئەوە بووە پۆستێک پڕ بکرێتەوە بە کەسێک و لە ڕابردوودا ئەوەشمان بینیوە خەڵکانێک پێ دەوڵەمەند بوون و خەڵکانێک بە هەدەریان داوە خواگەنا پۆست ئەگەر ئیمتیازاتێکی گەورەیە ڕاستە گەورەیە بەڵام ئەگەر بۆ خەمی هاوڵاتیانتە کە قسەت ناڕوە ناتوانانی جێبەجێ بکەی ناتوانانی کارێک وەکو خۆی بگەینی تا ئەنجام دەتوانی ئیستیقالە بدەیت بەڵام لە ڕابردوودا بەداخەوە ئەوەی بینیمان نە ئیستیقالە درانە و بڕیارەکانیش توانیان کاریگەریان هەبیت و خۆشمان دەزانین سەرجەم بڕیارەکان سیاسیە حکوومەتی عێراقیش وەکو حکوومەتێکی تر نییە وەکو حکوومەتی هەرێم نییە سیستەم پەرلەمانیە پەرلەمان دەتوانێت زەخت بکاتە سەر ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیرە سەرۆشی ئەنجومەنی وەزیران ناتوانێت لە خۆیەوە هەموو شتێک بکاتن لێپێچینەوەی لەگەڵ دەکرێتن ئیستیجواب دەکرێتن بۆیە لە کۆتاییدا خۆشمان دەزانین لە هەندێک بڕیار لە دژی هەرێمی کوردستان سەرجەم لایەنە سیاسەکانی تر
هاوسۆزن دژی ئەو بڕیارانێکە بەرامبەر کورد دەدرێتن بۆیە وەزیر ناتوانێت ڕۆڵێکی کاریگەر ببینێتن بەڵام ئێمە دەتوانین لە ڕووی سیاسیەوە نێوانی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی بخرێتەوە سەر ڕێچکە و سکەی ئاسایی خۆی ئەو کاتە بە بڕای من هیچ کێشەیەک دروست نابێتن لە ڕووی ئابوووریەوە بەڵام ئێستا ئەگەر بودجەش پەسەند کراوە و هەموو بابەتەکانیش ئیلزامینە وەڵاهی ئەگەر لە ڕووی سیاسیەوە ناتوانن ڕێککەون ئەو لە ڕووی ئابووریشیەوە ناتوانن ڕێککەون و هەرچەندە پەسەندیش کرابی و ئیلزامیش بی هەڵدەوەشێتەوە ناخرێتە بواری جێبەجێکردن لە ڕاوردوودا بینیمان ئەو بڕەپارەیە 370 میلیارد دینارێک کەدا دەهات لە بەغداوە نە پرۆژەی ئاسا بوو نەبوو لە هیچ دقێکی قانونی نەبوو لە یاسای بودجەشدا دەناردرا چونکە ڕێکەوتنێک هەبووە لە نێوانیاندا قسەیەک هەبووە لە نێوانیاندا بەڵام ئەگەر لە ڕووی سیاسیەوە بکەونە تەنگەژەوە وەڵاهی من دڵنیام لەوەی ئەو بڕەپارەی ئێستا کەشکەمانگانە دێ نامینێ زۆر باشە بەڵام قسێکی تر یەتە پێش کاک ڕێباز ینی حکوومەتی ناوەند نەیشاردوێتەوە کە دەڵێت من تا ئێستاش هەرچەند بێگومان ئەو زانیارە لای بەڕێزت هەیە کە حکوومەتی ناوەند بۆ هەموو وەزارەتەکانی حکوومەتی ئێرەم لیژنەی تایبەتمەندی نارد لە دوای ئەوەی دۆخی سیاسی هەرێمی کوردستان لە دوای 16 ئۆکتۆبەرە و وردە بەرەو ئاسایی بوونەوە چوو لیژنە هات وەزارەت بە وەزارەت حساباتی دارایی لەگەڵدا کرد بەڵام ئەمەشی نەشاردوێتەوە کە گومانیان لە ژمارەی حەقیقی موچە خۆرانی هەرێمی کوردستان هەیە هەروەها لەناو هێزەکانی پێشمەرگەدا ئەمە نابێتە گرفت ئەم گومانە ئێستا کەش گرفتێکی گەورە لە نێوانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندیەوە لەسەر ژمارەی ڕاستەقینەی موچە خۆرانە موچە خۆران لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی ناسروشتی ناتەبێ بەرز بۆتەوە اینجا ئایا ئەو بەرزبوونەوەیە بندیواری تێدایە بێگومان بندیواری تێدایە بۆ شێوازەی کە بەرز بووتەوە حکوومەتی عێراقی گومانی هەیە ئەوان ئێستاکە لە ناوەندەوە ئەو بڕەپارەیە کە لە بۆ پێشمەرگە دانراوە بەشی ئەو هەموو پێشمەرگەیە ناکاتن کە لە هەرێمی کوردستان لە قایمەی موچەدا هەیە و بەشی ئەو هەموو فەرمانبەرەش ناکاتن کە ئەوە لە قایمەی موچەدا هەیە بەڵام ئەوان احتیمادیان کردە سە قایمەیەشی خۆیان کە هەم تەناقوسە بۆ تەبعاً لە 2007ەوە و ئەو لیژنەیە کە ساڵی ڕابردوو هاتە هەرێمی کوردستان تەناقوزێکی زۆری تێدا بووە و هەتا لەو لیژنەیە کە پێکهێنرا حکوومەتی هەرێم پێچی هینا لە بۆ بایۆمەتری لەویشدا ئیشکالدا هەیە بۆیە ئێستا کە پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی و حکوومەتی ناوەند ڕێکەون لەسەر ژمارەی موچەخۆرانیشەوە چکە ئێمە شتێکی تریشێ لە هەرێمی کوردستان متەقاعدین بە موچەخۆر دادەندرێ بەڵام لە بەغدا متەقاعدین بە موچەخۆردا نادرێت لەبەر ئەوەی لە ساڵانی خزمەتی وەزیفی قەتعی لێجێڕدرایتەوە ئەو ئستقطاعاتەی کە مانگانە 1970 بە پێی قانون لێ جێڕدرایتەوە خراوەتە سندوقی خانەنشینەوە ئەوە پێویست ناکاتن ئەتو بیخەیە ناو لیستی موچەوە لە داواکاریەکاندا ئەوە لە بەغدا بەڵام لە هەرێمی کوردستاندا سندوقی تەقاعدین 1 دینار چێ تێیدا نییە ئەو فەرمانبەرانەیە کە لە ڕابردوودا خزمەتی وەزیفیان هەیە ئێستا کە بۆ وەرگرتنی خانەنشینەکەی خۆیان کە لەیان بردراوە سندوقی تەقاعدی هیچی تێدا نییە لەبەر ئەوە حکوومەتی هەرێم ئەوانیشی بە موچەخۆر دانراوە لە ڕاستیدا ئەوانە بە موچەخۆر داناندرێن لەبەر ئەوەی کە لە خزمەتی وەزیفی پارەیان لێ ژێردرایتەوە و حکوومەتی عێراقی سەرباری ئەو هەموو کێشە و مەشاکیلە ئێستا سندوقی تەقاعدی عێراقی هاوکاری و دەعمی
حکومت دەکاتن پارەی بە قەرز دەداتێ ئێستا لە بۆ ئەو ساڵ نزیکەی سەروی 5 ملیار دیناری دەداتە حکوومەتی ناوەندی بۆ ئەوەی عزیز لە میزانیە کەم کاتەوە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئەو سندوقەشی نیە بەداخەوە ئەوەش یەکێکە لە گرفتە هەرە گەورەکانی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر باشە لە ماوەکانی ڕابردوودا هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەمیشە گلەی و ناڕزایەتیان لە شێوازی حکومڕانی هەرێمی کوردستان دەردەبڕی و بە ئاواتەوە بوون پچنەوە سەر حکوومەتی ناوەند و داواکاریان ئەمە بوو و بێگومانیش کە دەیانوت کە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ چارەسەری پێ نییە بێگومانیش و ڕاست دەرچوو ئایا نابێ بەرپرسانی هەرێمی کوردستان جارێکی تر بیر لەوە بکەنەوە کە نابێت لە هیچ بارێکە یاری بە قوتی هاوڵاتیەکانی بکات بە هەر جۆرێک بوو بێت ئەبێت هێڵی سوور قوتی موچەخۆران و هاوڵاتیەکانی خۆی بێت بەڵێ وەڵاهی بەداخەوە پێویستەکە زۆر پێویستە ئەو خەوەی کە لە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان کەوتووە تووشی ڕاستەچین بین یعنی ئەو لە ماوەی ڕابردوودا ئەو ئازار و کێشە و مەشاکلانەی تووشی ئەو خەڵکی هەرێمی کوردستان بوو پێویستە ڕایان سڵەشێنێ چەندەها کەس تووشی ئیفلاسی هات چەندەها کەس تووشی داڕمان هات چەندەها کەس خۆی کوشت چەندەها کەس قەرزار بیەوە چەندەها کەس لە نەبوونیە تووشی دەربەدەری بوو ئیتر پێویستەکە بەرپرسانی ئەو وڵاتە بە خۆداچوونەوەیەکی باش بکەن لە خۆیانەوە بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان تااقەتی دەردەسەری نمایە تااقەتی ئەو شێوازە ژیانەی نمایە کە لەو ساڵانەی ڕابردوودا تێککەوتووە بۆیە بەو هیوایە من بەڕاستی گەشتبینی ئەوە نییە بڵێ 100% گەشتبین دەبم بەڵام ئینسان هەمیشە دەبی بە ئومێدەوە بژی ئەوەی لە ڕابردوودا لە سەرانی کورد بینیمان هیچ بەدیلێکیان پێ نەبووە ئێستاکە ئەگەر ئەوان خەمخۆری ئەم وڵاتە بن پێویستە سبەینێکە بڕیارێکی یەکلاکەرەوە بدەن لەسەر ئەو بودجەی حکوومەتی ناوەندی و دڵی ئەو هاوڵاتیانە خۆشکەن بۆ ئەوەی چیتر هاوڵاتی خەمی بژێوی ژیانی ڕۆژانەی خۆی نەبیتن بەڵام ئەگەر بەیانی بڕیارێکی ناتەندروست بەو هیوایم ئەو شێوازە بڕیارە نەدرێتن و بیریشی لێ نەکرێتەوە بەڵام ئەگەر ئەو بڕیارە درا بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان پێویستە لەسەریان کۆمەڵگەی مەدەنی پێویستە لایەنە سیاسەکانی دەرەوەی ئەم حکوومەتە پێویستە کارتی هەموو جۆرە کاتەکانی فشار بەکاردا خۆ پیشاندانی مەدەنیدا ناڕەزایەتی هەموو شێوازەکان بگرنە بەر بۆ ئەوەی حکوومەت پابەند بێ بەو میزانەیەکە لە بەغداوە پەسەندکراوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ڕێباز حەسەن ئابووری ناس لە سودۆکەرمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوون زۆر سپاس لە کاتمان گرتن کاگرێباس. ماوەتەوە بڵم داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆی گشتی بەرنامەکەمەوە ئەمەوێت ئەوە بە بیر بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان بیر بێنمەوە کە زیاتر لە 4 ساڵە فەرمانبەران موچەخۆران هاوڵاتیانی ئەم هەرێمە بەدەست سیستمی سکەڵگوشینی بڕیارەکانی ئێوە دەناڵێنن پێویستە لێرە بەدواوە کە سبەینێ دادەنیشن لەو بارەوە لێرە بەدواوە خەمی هاوڵاتیەکانی خۆتان هەبێت هەرە و هاوڵاتیانن کە دەنگیان پێداون هەرە و هاوڵاتیانن کە پاڵپشتان بوون لە خەم و ناسۆریەکان لەگەڵتانان بەڵام زۆر کات ئێوە لە خەم و ناسۆریەکان لەگەڵ هاوڵاتیەکانی خۆتانانین بەو هیوای کە ئێوە و خەڵک بێنەوە سەر یەک دۆخی ژیان بۆی کە هیچی تر هاوڵاتی کورد گەنجی کورد خێزانەکانی کورد هەڵنەوەشێتەوە گەنجیش ڕێگەی تاراوگە نەگرێت و وڵات جێنەیەڵێت و هیچ ئومێدێکی بە وڵات و خاکی خۆی نەبێت بەو هیوایی بەرپرسان و سەرانی کورد بیر لەوە بکەنەوە کە وڵاتی خۆیان خۆش بێ بەو پێی کە حکومڕانیەکی ڕەسەن و ڕەشید بکەن. بینەرانی عزیز سپاس تاوەکو ئێستا بینەرمامون بەخوای گەورەتان ئەسپێرم.